ثم لا تجدوني بخيلا ولا جبانا. قد پیغمبر کشتان نابینن ترسنۆک بێ. الله هەر لە خۆتەوە سبحان الله ئینسانی بەغیرەتە خۆشەوێ لە هەر شوێنێکە شۆڕشتێک هەڵەگرتێ کۆمەڵێک گەنج کۆمەڵێک خەڵک پێی هەڵەسن کۆمەڵێک خەڵکی فیداکار هەر لە خۆیەوە خەڵک باقسەشیان لەسەرکە لە دڵەوە خەڵک خۆشەوی ئینسان لە دڵەوە حەزی لە ئینسانی ترسنۆک نییە. هەر شۆڕشێک ئینسانی بەغیرەتی تیابێ ئەبێ بە ڕەمز بۆ ئەو خەڵکە دوای خۆی. ئەڵێن ئێمە مامەڕیشەمان هەیە ئەڵێن ئێمە پیاوی بەغیرەتمان هەیە لەناو کوردەواریە کە کاتی خۆی شۆڕشی کردووە بەڵام بە ئیماندارانە ئێستا کێنەشی لەگەڵا بێشانازیان پێواکەی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ پێغەمبەرەکەتان نابینن ترسنۆک بێ واتە پێشەوە ئەبێ لە پێشەوەی جەنگ بێ لە پێشەوە بێ قیادە بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو شەخصیەتانە بوو کە دایما لە پێشی شەڕاستیە خستە پێشەوە. بڕای کوڕی عازب ئەفەرمێ لە کاتێکە چوین بۆ حونەین چوین بۆ سەقیف ئەفەرمێ ئێمە بەیانی زوو بوو لە مەکەوە بەڕێکەوتە بووین بۆ تائیف ئەوە ئەڕۆیشتین بێخەم بچین تائیفی ڕزگارکەین. ئاگامان لە خۆمان نییە کەوتینە ناو بینی دوو شاخەوە دووڕیانێ بۆ ڕێگەیە بوو ئیلا ئەبوایە بۆ ڕێگەیە ئێمەش بێخەم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر باجیرێ بوو باجیر بەغل توانای ڕایکردنی نییە توانای خۆشاردنەوەی نییە. فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە پێشەوە بوو سەحابەکان بە دەوریا وەختێکمان زانی بەو بەیانیە ئاگامان لێ نییە کەمینیان بۆ داناوین هەرچووینە بینی دوو شاخەوە وەکو چۆن کول لە ئەبارێ ئاوا تیرباری بەسەرمانە. خەڵکی تائیفیش هەر هەمووی دەستڕەقاس و خەڵکێکی قەناز بوون. فەرمێ وەختێکمان زانی تیربارانیان کردین نەتەزانی تیر لەکوێوە بۆ دێ. هەرچی سەحابە بوو لە نزیکی پێغەمبەری خوا ڕای کرد چەند کەسێکی کەمی بەدەستەوە مایەوە. ئەبوو سوفیان ئەڵێ دابەزیم لە تاوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تاوی باجیرەکەی داتووە پێشەوە سەحابە هەموو ڕایە کرد پێغەمبەری خوا چووە پێشەوە بۆ ناو شیشەکە. فەرمێ ئاوا حەسریان کردین هەر چوار دەورمان گیرا. پێمە منیش لەو کاتەیە جڵەوی حشتەکەم کرد جڵەوی بەغڵەکەم گرتبوو نەمەهێشت. پێغەمبەری خوا لەوە زیاتر ئیقدامکانەوە با شتێکی لێبێ خەڵکی قیادی لەم کاتەیە خۆی شارێتەوە. ترسنۆک سەری خۆی کزەکە با کەس نەیناسێ بە حیمایەکانە لە چوار دەورم بن سیارە درعەکەم بۆ بێنن. فەرمێ پێغەمبەری خوا پڕتاوێیات ئەوەمان بەغیرەت بوایە لە پشتی پێغەمبەری خوایە خۆی شاردەوە ئەوەمان بەغیرەت بوایە لە دەوری پێغەمبەری خواوە ئەمایەوە صلی الله علیه وسلم. اینجای فەرمووم ئەنە النەبی لا کەذب ئەنە ابن عەبد المطەلیب من پێغەمبەرم درۆ ناکەم من کوڕی عەبد المطەلیبم. لەناو ئەو جملەیە هاوارێکی دێ من پێغەمبەرم ئەگەر تیرتان هەیە بۆ منی بەهاوێژن من ئەوەم من ئەو سەرم کە بەدوایە ئاگەڕێ. الله سەرکردە ئەبێ ئاوا بێ قیادە ئەبێ ئاوا بێ. ئەمە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم شانازی بە سەرکردایەتیەوە کات لەبەرەوە سەرکردەکان هەیە و سەرگردەکان هەیە. پێغەمبەری خوا لەم دۆڵەیە بە دوای شاخ و بە دوای گردۆلکەیان ئەگەڕا خۆی تیا بشارێتەوە نەخێر ئالێرانەیە بە سوار باجیرێکەوە ڕاناکات ئەفەرمێت من پێغەمبەرم. ئەبوو سوفیان ئەڵێ وەڵڵاهی وتم ئەم جەیشەوە شکاوە هەتا بەحری ئەحمەر ناوەستێتەوە. پێغەمبەری خوا فەرمی ئادەی عەباس ئادەی بانگێکم بۆ بکە. فەرمێ بانگی کرد فەرمی جەماعەتی ئەنسار کورە جەماعەتی مهاجرین کورە جەماعەتی ئەصحابی شەجەرە کورە وەرن پێغەمبەری خوا لە پێشەوەی وەرنەوە. ئەفەرمێ ئەسپ و حوشترەکان لەگەڵیانە نەهاتنەوە بارەکانیان دا ئەگەر توایان کرد بە کۆڵی خۆیانە ڕێیان نەکردو بەلای پێغەمبەرەکەیان صلی الله علیه وسلم. قیادەکە بە جەرگ بوو قیادەکە خۆی لە ناو جەرگەی شەڕا بوو قیادەکە لەسەر میلەتی نەخوارد
میلەتەکەی بۆی چۆنە، میلەتەکەی چۆن دیفاعی لێەکە، چۆن شەڕی لەسەرەکە، چۆن تەڵقی بۆ ئەشکێنێ، چۆن شەهیدی بۆ ئەدا. ئەگەر میلەتێ لە پشت بوو ناکەویت، ئەگەر میلەتی شوو لە جیهەتێکی بەرزتر شکاتی لێ کردیت، ئەو کاتە ئیستیقالەی خۆ بەدەستی خۆ بنووسە. بزانە دۆڕاویت کە نەوتوانیوە پێشەنگی و پێشەوایەتی میلەتەکەی خۆ بکەیت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم دوو سفەتە جوانە پێغەمبەری سەرکردە، پێغەمبەری بەغیرەت فەرموون نابینن من ترسنۆک بم، سنگی لە پێشی هەمویانەوە بوو.